دایک گیان باوکە گیانتکە خاو بڕۆن لەم دەقەوە لەبەرەوەی هیچ ڕووداوێکی نەخوازرا ڕوو نەدات. بەڵێ ئێمە ئەمڕۆ هەڵمەتی سەلامەتی هاتوچۆ کە بە سەرپەرشتی وەزارەتی ناوخۆیە و لووتکەی تەندروستی کوردستان بڵین جێبەجێیەکە دەستخۆشیمان هەیە بۆیان بە تایبەتی خودی کاکتۆر ئاراس کە خۆشی لێرەیە لەگەڵ تیمەکەیە کە لە هەموو شارەکانی هەرێمی کوردستان جێبەجێکرێ. خۆشبەختانە ئەمڕۆژ بە ئامادەبوونی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی قوتابە خۆشەویستەکان کە من پێم وایە ئەبێ لەوانەوە دەست پێ بکەین هۆشیاری و هاتوچۆ هەموو بەڕێوەبەرایەتی گشتیەکان. خۆشبەختانە ئێمە لە ساڵانی ڕابردووە لە قەزای خوڕماڵ پرۆژەیەکی گەشتیاریمان هەیە کە ئەویش بڵین بەکارهێنانی ئامێری گواستنەوەی پاسکیلە کە ئەمە یەکێکە لە چالاکیەکان و هۆشیارکردنەوەیە و خودی خەڵکی هەڵەبجەش خۆشبەختانە تا ئێستا توانم بڵێم کەمترین ئۆتۆمبیل بەکارێنن مەگەر بڵێ بۆ دەرەوەی هەڵەبجە بۆ ناو باخەکان و شوێنە گشتیەکان ئەگینا هێشتا ئەو کولتورە تۆزێک لە ناو هەڵەبجەیە ماوە بەڵام ئێمە هەوڵەین زیاتری بکەین بۆی هاونیشتیمانی لەبەری سنووری بڵین جوغرافیشمان زۆر فراوان نییە واتە هاونیشتمانیان لە مرکزی پارێزگاکە توانن بە پێ هاتوچۆ بکەن بۆیە دەستخۆشیمان هەیە و هیوادارین هاونیشتیمانیانیش لەم هەڵمەتەیە بەشداری بکەن کە هەڵمەتەکە ماوەی 7 مانگ بەردەوامە بێت. پێتان وایە ئەم جۆرە هەڵمەتانە و شیاری لە ناو خەڵکا بڵاوەکاتەوە بۆ ئەوەی کە بە سەلامەتی شۆفێری بکەن؟ بەڵێ بەڵێ ئەمە بەدڵنیاییەوە هەموو کارێکی دەستە جەمعی بە کۆمەڵ نەتیجەیەکی باشی دەبێت. ئەم ڕێپێوانەی مرکە بۆ ماوەی نیو سەعاتێکە بێ هۆکارێکە بۆ ئەوەی کە خەڵک زیاتر بە پێ بڕوە ئۆتۆمبیل کەمتر بەکاربێنێ کە کاتێک ئۆتۆمبیلەکان کەمتر بەکارهاتن ڕووداوەکانی هاتوچۆ قوربانەکان کەمترە بنەوە ژینگە پاگە بێ هەم لەگەر بیرشمان نەچێ هۆکارێکە بۆ ئابووری گیرفان. چۆن ئەحواڵە؟ باشم. باشی ناوت چییە؟ باوێن. باوێن ئەوە چی نووسیوە لەسەر؟ هێدی باژۆ. هێدی باژۆ یانی چی؟ مانایەکە کە بە شۆفێرەکان ئەڵێی خاو بڕۆن لەبەر ئەوەی کە تووشی ڕووداوی خوانەخواز نەبی خوانەخواسە ئەگەر تووشی ڕووداوێکی هاتوچۆ بین لەوە یەکی سەلامەت بین وانی ئەگەر تووشی ڕووداویش بووین باشە لە ماڵەوە سیارەتان هەیە ئۆتۆمبیلتان هەیە؟ کێ لێ خوڕێ باوکە؟ باوکم دێک. باشە پێڵی کە هێدی باشوێ؟ بەڵێ. باشە چی پێڵی لێرەوە؟ باوکە گیان تکە دایک گیان باوکە گیانتکە خاو بڕۆن لەم دەقەوە لەبەرەوەی هیچ ڕووداوێکی نەخوازرا ڕوو نەدات. لەمڕۆ بۆ لێرەی؟ وەڵا بۆ ڕووداوی هاتوچۆ. بۆەوەی کە بۆچی ڕووداوی هاتوچۆ؟ لەبەرەوەی کە خەڵک سیارە زۆر سەریح لێ نەخڕێت و ژنگەکەمان پیس نەبێت. باشە ماڵیەوە سیارەتان هەیە؟ بەڵێ. بە باوک چەڵی کە بە هێمنی سیارە لێ خوڕێت؟ بەڵێ. زۆر باشە لێرەوە چی پێڵیت؟ پێڵێم باوک گیان سوک سیار لێ. پێڵێم. بۆچی وای پێڵێ؟ لەبەرەوەی ژنگەکەمان پاکتر بێت و ڕووداوی هاتوچۆ زۆر ڕوو نەدات. لەبەرەوەی کە تووشی داعم نەبێت. تووشی داعم نەبێت.